ئێوازان بەیەکێ لەم دەردانە ئەمرین کە ئێستاکە نەشانازی پێوە ئەکەین نەخۆشی پێچاکەینەوە قابلم بچی ئەمرم بەیەکێ لەو دەردانە ئەمرم کە ڕۆژێ لە ڕۆژان نەخۆشم چا کردوێتەوە بە حسابی خۆم وەسپاسی کردوم و منی بەسە بەڕێبنی بە هەموو شتێ زانیوە قابلە بە چێڕم یا بە سەرەتانڕم یا بە جەڵتاڕم یان بە وەنیە ئیلتیهاب ڕم بەیەکێ لەم یان بە حادیسەیەکی سیارە بەیەکێ لەم شتانە ڕێ قابلە چی لێ ئیدی ئەم زمانە تەزانی بۆ خۆ ئیسفادەیەکە پێ بگیانە بۆ خۆ شتێکە بکردایە کە چوون بۆ خوێندن بۆ دکتۆرا لە ئوردنەوە ڕۆیشتین من و برادەرەکەم چووی لە بازاڕ هەندێک شت بکڕین ژنێکمان بینی عەرەبانەیەکی پێبوو ویڵچێرێک ئەویست پیاوێ سەرخا بۆ سەرەوە بۆ شوقەکە نێتوانی ئێمەش من و برادەرێکی تر بووین ئەو بۆ شەریعە ئەها بۆ دکتۆرای خوێن منیش بۆ طب لەناو عەمانە هەستاین و عەرەبانەکەمان بۆ هەڵگرت و بردمانە سەرەوە دواییت وەڵاهی زۆر سوپاستان دەکەم زۆر عەزیزتان لەگەڵ ئێمە کێشا حەزەکەم تەعارفێکتان لەگەڵا بکەم تی چیەکەن وەڵای ما من نییە ئەو کاتە بەناو جادەکانی ئەممان ئاڕۆیشم تێ جادەیە نەیە کێشا منەچم ئەو کاتە چکە خوێندنوشت کەم بوو یعنی لێرە خەڵکە چوو لە بەغا دیبلۆمێکی تەواوە کرد یان دکتۆرایەکی خوێن زۆر یعنی قەتعی عیلاقە ببوو ئەوەی دکتۆرای بێنایەتەوە ئیتر بۆ خۆی مەلیک بوو وتمان جەنابە چی قوربان وتی وەڵام من دکتۆری ئەخسایی جەراحەی متەقاعدم لەسەر ویڵچێرێ بوو عەربانەیە بوو زەلیل ببوو نێتوانی هەنگاوێ بنێ ژنەکەشی عەربانەکەی بەرز ناکرایە وتم وەڵای خوایە تۆ ئەم دەرزە بۆ من نارد هەر بۆی زلەیەکی مێرەبانی بێبی بڵێ سەرنجامی تۆ ئەگە حەزۆ زۆر پیاو بیت و زۆر ئەخسایی گەورە بی ئەو پرۆفیسۆری جەراحەیە ئەوە یاتوە سۆتڵ بەخۆ خۆش نەبێ تۆ چیت